ڕەحمەتی باڵادستی خوددا دەبێت بزانین کە نیعمەتی خوددا لە هەڵبژاردندا تەنیا لەسەر بنەمای ناسنامەی خۆی نییە، بەڵکو پەیوەندی ڕاستەوخۆی بە خۆشەویستیەکەوەیە، ئەو خۆشەویستی کە بۆ مرۆڤایەتی سەرلێشەوە هەیەی. لەم بنەمایە و لەم بەشەی نامەی ڕۆمادا کاتێک دێنە سەر بەشی 9 و 10 و 11 دەبێت دام بەوەدا بنین کە بەشێکی زۆر هەیە لە ناکەناڕوونە. یەک لە هۆکارەکانی تێنەگەیشتنە لێی ئەوەی کە پەیوەستە بە بیرکردنەوە و ناسنامەی خودداوە و تەنیا ئێمە نین کە تێناگەین. چونکە دوای ئەوەی پۆلس ئەو شتانەی کە لە ڕۆمای 9 و 10 و 11دا نووسیوێتی کورت کراوەتەوە، با بزانین لە کۆتاییدا چی وتووە. ئەو ئاوا دەڵێت ئای لە قوڵی دەوڵەمەندی و دانایی و زانیاری خوددا، ئاگاداری وشەکانی دواتر بن بزان نەڵە چی، حکمەکانی لە سەروی تێگەیشتنەوەی و ڕێگەکانی لە سەروی وردبوونەوەیە. لەو بەشەی کە تا ئێستا دەیخوێنینەوە وەک ئەوەی پۆلس بڵێت من لە هەموو ئەمانە تێناگەم، واتە ئەوەیە کە دەڵێت ئەوەی کە بیرکردنەوەکانی خوددا لەو شوێنەوە دەست پێ دەکەن کاتێکە کە بیرکردنەوەکانی ئێمە کۆتایی پێدێت. هەروەها بڕگەیەک لە ئینجیلدا هەیە لە بەشی ئیشایا کە ئەمەش دەڵێت. بەشێک لەو شتانەی کە حەز دەکەین بەسەرماندادێت کاتێک لەم بەشەی ئینجیل قوڵ دەبینەوە ئەوەیە کەوامان لێ دەکات خاکەڕا و خاکی بی. وەگەر ئەم بەشە بە دروستی لێک نەدەینەوە دەتوانێت بەرەو لووتبەرزیمان ببات، چونکە ئەگەر وا بیر بکەینەوە وەڵامێکمان هەیە بۆ هەموو شتێک ئەوا تووشی لووتبەرزی ئەبین. هەروەها تەفسیر بۆ هەموو شتێک کە پۆلس لە ڕۆما 9 و 10 و 11 وتوێتی، بۆیە ئێمە بەم شێوەیە دەڵێن کە بە ڕێگایەک کە لە خوددا تێدەگەین کە پۆلس خۆی توێتی بەم ڕێگایە لە خوددا تێنەگەیشتووە. حکومەکانی لە پشکنین دوورن، ناتوانین بێ پشکنین و دوورن لە لێکۆڵینەوە، دوورن لە تێگەیشتنی مرۆڤایەتیمان، بەڵام ڕاستیە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک پێی دەڵێن لێکدژی، با پێناسی وزەی لێکدژی بکەین لەگەڵ ئێوەدا هاوبەشی بکەین زانی چییە. لێکدژی بریتێ لە بوونی دوو ڕاستی دروست لە هەر چەندە وا دەردەکەون کە دژ بە یەکە لە ڕوانگەی مرۆڤە و ئەو لێگرژیە لێرەدا لە ڕۆمای 9 و 10 و 11 لە هەموو شێکدا دەمیدرێت. ئەوش بریتێ لەمە. یەکەم ڕاستی یەکەم ئەوەیە نیعمەتی باڵادەستی خوددا لە هەڵبژاردندا. ئەو پۆلس دەڵێت کاتێ باسیم بابەتە دەکات نەک تەنیا لێرە بەڵکو لە شوێنەکانی تریشدا، بەڵام دووەم ڕاستی گەورە ئەوەیەکە واقعەکە ئەوەیە بەرپرسیارەتی مرۆڤە لە هەڵبژاردندا. بۆ ئەوەی ئەم دوو واقعە ئاش ببنەوە ئەمە شتێکە لە دەرەوەی تێگەیشتنی ئێمە دەبێت تا ئەبەدیەت بژین و هەوڵ بین تاکو لێی تێبگەین، چونکە لە درێژاییدا لە هایەتە نێمە لێی تێناگەین و بەس پێویستە خوددا بناسی. لەژێر ڕۆشنایی ئەم قسانە لێرەدا لەم بەشە نیعمەتی باڵادەستی خوددا لە هەڵبژاردندا دەبینین و باسی پۆلسی نێردراوی خوددا بەم شێوە باسی دەکات. هەوڵ دەدەین پێکەوە لێی تێبگەین. واتە ئەوە نییە کە فەرمایشتی خوددا کاریگەری نەماوە، چونکە هەموو ئەوانەی کە لەنەوەی ئیسرائیلن وەگەڵی هەڵبژێردراوی خوددان، ئەمە قسەیەکی تیکە بە سەلامەتی بۆ مانایەیە کە پۆلس پێشتر وتوێتی هەموو ئیسرائیل باوەڕداری ڕاستەقینە نین. تەنها ئەوانە نەبێت کە لە دڵیاندا خەتێ نەکراون، بەڵام دواتر ڕوونی دەکاتەوە. دەڵێت هەروەها هەموو ئەوانەی نەوەی ئیبراهیمن کە بێگومان نەوەیەکی دیکەی هەبووە. بەڵام سەیرەکە چییە؟ منداڵی ئەو نین، بەڵکو لە ڕێگەی ئیسحاقەوە نەوەی تۆ ناو دەبردرێن. لێرەدا مەبەست لە قسەکانی ئەوەیەکە نەک بە ئیسماعیل، بەڵام بەڵکو لە ئیسحاقدا پلانم بۆ ڕزگاربوون لە ڕێگەی ئیسحاقەوە بەدیهێناوە. واتە ئەو منداڵی کە بەخواستی مرۆڤەکان بووە منداڵی خوددا نییە، واتە نەوەی ئیسرائیلی ڕاستەقینەیە، ئەوەی کە لەنەوەی ئیسحاق و یاقوبن، بەڵکو ئەو مناڵانەی کە بە بەڵێنی خوددا بوون ئەوانە بە نەوەی ئیبراهیمدا دەندرێن. خوددا بەڵێنی بە ئیبراهیمدا سەیری ئەستێرەکان بکات و هەوڵ بدات بیان ژمێری و نەوەکانت لە زۆریدا ئاوا دەبن، بەڵام نەوەیەکی دیاریکراوی ئیسحاق و یاقوب و نەوەی ئیسرائیلیش هەیە، چونکە وتەی بەڵێنەکە ئەمەیە لە کاتی دیاریکراودا دێمە و ساراش کوڕێکی ئەبێت. گەڕایەوە بۆ ئەوەی باسی ئیبراهیم بکات. کاتێک سارا پیر بوو نەک تەنها ئەمە بەڵکو ڕەفقەش لە یەکێک لە سکی کرد کە ئیسحاق باوکمانە و بێگومان خوددا ئیسحاقی لە ئیبراهیم هەڵبژارد وەک کوڕێک و ئەوەی کە لە ڕێگەی ئەوەوە پلانی ڕزگاربوون بەدەست پێنێت. لێرەدا لەم بەشە دێنەوە سەر ئێرە بۆ ئەوەی خواستی خوددا لە هەڵبژاردندا بچەسب بێت کە بە کردار نییە بەڵکو بە بانکێشتەکەیە کە خۆی دەیکات. بەر لەوەی لە دایک بن و چاکە و خراپە بکەن، خوددا بە دایکیانی فەرموو گەورەکە خزمەتی بچووکەکە دەکات. وەک نووسراوە یاقوبم خۆشویست بەڵام ڕقم لە ئەیسۆ بۆەوە. ئەوانەی لە چوارچێوەی تەواوی وشەکان تێناگەیشت بن تێناگەن کە پەروەردگار چی دەڵێت، چونکە پێ دەچێت وشەکان ڕق و زبر بن، بەڵام بەبەستی یێزدانەوەیە کە لە پلانی ڕزگارکردندا یاقوبی هەڵبژارد بۆ ڕاگەیاندنی پلانی ڕزگار بوون و ئەیسۆی هەڵ نەبژارد بۆ ڕاگەیاندنی ئەم پلانە. لەژێر ڕۆشنایی خۆشەویستی خوددادا
ئەگەر خدا ڕقی لە عیسۆ بۆ بێت ئەوە لێکدژی هەیە لەگەڵ یوحەنا 3:16 کاتێک دەڵێت لەبەر ئەوەی خدا ئەوەندە خەڵکی خۆشویست و ئەوەندە جیهانی خۆشویست کە تەنانەت کوڕەتاقانەکەی خۆی نارد بۆ ئەوەی گیانی خۆی بەخت بکات و لە پەیوانی یاوی ئەواندا بمرێت بەڵکو ژیانی هەتا تاییدان هەبێت. یەکەم شت کە پێویستە لێی تێبگەین ئەوەیە کە خدا لە نێوان خراپەکاری گەورە و بتپەرستیدا بڕیاریدا ئەو پلانی ڕزگارکردنە ڕایگەیان کە دای نابوو. ئیبراهیمی لە ناو ئەو بتپەرستانە بانکێش کرد و پلانی ڕزگارکردنی دەستی کرد بە دەرکەوتنی وردەکاریەکانی کە لە ڕێگەی ئیبراهیم و ئیسحاق و یاقوبەوە بوو. هەروەها پاشان لە ڕێگای هۆزی یەهوزاوە و لە دایکبوونی عیسای مەسیحەوە. هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە بتوانین ئیمانمان بەڕزگارکەرەکە واتە خودی عیسای مەسیح بهێنین. ئیبراهیم بە بینینی ئەم ڕاستیە ڕزگاری بوو هەرچەندە لێی تێنەدەگەیشت. بەڵام ئێمە دەزانین کە ئەم ڕاستیە 2000 ساڵ لەمەوبەر ڕووی داوە و تێدەگەین کە عیسای مەسیح کێیە. بەڵام با سەیری وێنە گەورەکە بکەین لە دەستدانی مرۆڤایەتی. وەک نووسراوە کەس بێتاوان نییە، تەنانەت یەک کەسیش کەس نییە تێبگات، کەس نییە بە دوای خۆیدا بگەڕێت و بە دوای خوددادا بکەن لەبەر ئەوەی هەمووان گوناهیان کردو لە شکۆی خوددا دوورکەوتونەتەوە. لە موشانەدا ئاماژە بەو بتپەرستیە باوە دەکات کە کاتێک ئیبراهیمی هەڵبژاد و بانگی کرد. بەڵام ئاماژەشە بۆ ئەوەی کە بەسەر هەموو مامانان دێت کاتێک بەڕاستی ناکەوین، تەنانەت دەگەر لە ڕاستیش تێبگەین بە ئاراستەیەکی هەڵەدا دەڕۆین. بادیسانەوە سەیری بانگەوازەکەی ئیبراهیم بکەین. ئیتر چی بڵێن؟ ئیبراهیم کە بە جەستە باوکمانە چی بۆ دەرکەوت؟ دەگەر ئیبراهیم بە کردار بێتاوان بیایە شانازی دەکرد بەڵام نەک لە لای خوددا. ئایا لەو بارەیە و نووسراوە پیرۆزەکە چی دەفەرمێت؟ ئیبراهیم باوەڕی بە خوددا هێنا و ئەمەشی بەڕاست و درستی بۆ دانرا. و پۆلس لە ڕۆما 5:1 دەڵێت کە ئێمەش وەک ئیبراهیم بەهۆی باوەڕبوون بە یەزدانی مەسیحەوە بێتاوان بووین لە ڕێگای هاتنی مەسیح و تێگەیشتنمان لە هەموو چیرۆکەکە. ئەمە وێنەی گەورەی پلانی ڕزگاری خوددایە. ئیبراهیمی لە بتپەرستی هەڵبژارد و ئیسحاقی هەڵبژارد و ئیسماعیلی هەڵبژارد، یاقوبی هەڵبژارد، عیسۆی هەڵبژارد، 12 کوڕی ئیسرائیلی هەڵبژارد و نەوەی مەسیح لە ڕێگەی هۆزی یەهوداوە لەدایک بێت. بەڵام گرنگە بزانین کە هەڵنەبژاردنی ئەو پیاوانە بۆ مانا نییە کە ئەوان و نەوەکانیان ڕزگاریان نابێت. بەڵکو لێرەدا خوددا پلانێکی ڕزگاربوون لە ڕێگەی کەسانی دیاریکراوە ئاشکرا دەکات. خوددا ئیسماعیل و نەوەکانی عیسۆی دوور نەخستۆتەوە، بەڵکو ڕێگایەکی هەڵبژارد بۆ ڕاگەیاندنی ڕزگارکەر تا هەموو بتوانن وەڵامدانەوەیان بۆ ئینجیلی عیسای مەسیح بێت. با پرسیارێک بۆ تەفکرین و جێبەجێکردن بدبینین. چی بەسەر هەموو مرۆڤایەتیا دێت ئەگەر خوددا پلانێکی بۆ ڕزگاربوون دانە ناباو بە بانکێشکردن بۆ هەڵبژاردنە باڵا دەستەکەی کە ئیبراهیمە بۆ ئەوەی لە شێوازی ژیانی بتپەرستی خۆی دەربچێت. هەروەها پۆلس خۆی لە ڕۆما 9:29 وەڵامیان پرسیارە داتەوە کاتێک گەڵێ وەک ئیشایا پێشتر گوتوویەتی ئەگەر یەزدانی سوپاس سالار نەوەی بۆ نەهێشت بایتایەوە وەک سەدوممان لێ دەهات و وەک عەمورات یا دەچوین. ئەمە ئاراستی هەموو مرۆڤایەتیەوە. ئەمەش مەبەستی پۆلس بوو کاتێک گوتی هەموومان گوناهەمان کردووە و لە شکۆی خوددا دوورکەوتووینەتەوە. لە کۆتاییدا با سەیری دیدی خودایی و مرۆییمان بکەین. کەسێک ناتوانێت بەبێ نیعمەتی خوددا ڕزگاری بێت. مەسیح لە پێناو هەموو دنیادا مرد. دەیەوێت هەمووان وەڵامیان بەخششی ڕزگاربوون بێت و بۆیان بێتەوە قبوڵی بکەن. و ئەمەش دەمانباتەوە سەر بنەمای ئەمڕۆمان کە دەڵێت دەبێت بزانین کە نیعمەتی خوددا لە هەڵبژاردندا تەنیا لەسەر بنەمای ناسنامەی خۆی نییە، بەڵکو پەیوەندی ڕاستە و خۆی بە خۆشەویستەکەیەوەیە بۆ مرۆڤایەتی و بۆ سەر لە شێوایەکەی مرۆڤایەتی.